پرۆژەیە لە ساڵی پارەوە دەستمان پێکرد. ئەم ساڵ دووەم ساڵە کە ئەنجام دەدرێت لە قوتابخانەکانی هەولێر. ئەو ساڵ ڕێژەیەکی زیاتری قوتابخانەکان زۆر بەیان دەکرێت بڵم بەشداریان کردو نزیکەی 6 قوتابخانەیەک دەبێت. ئامانجمانەوەیە کە بەڕاستی خوێندنەوە بکەینە کەلتور لەبەرەوەی من وەکو پزیشکێک هەرچەندەکە خوێندنەوە لە ڕووی ڕۆشنبیری و لەهانی هزر و بیر و پێشکەوتنی کۆمەڵاتی و هەموو لایەنەکانی ژیان سوودێکی زۆر گەورەی هەیە لە هەمان کاتدا لایەنێکی شاراوەی نادیار لە کۆمەڵگاشی هەیە کە ئەویش بریتە لە سوودی تەندروستی خوێندنەوە. بەڕاستی من وەکو پزیشکێک دەمەوێت بە هەموو خەڵک بڵێم ئەوەی کە خۆی دەخوێنێتەوە کارێکی گرنگە، ئەوەی کە خۆی ناخوێنێتەوە دەست پێ بکە، ئەوەی کە منداڵی هەیە بە هەموو شێوەیەک واو کە منداڵەکە فێرە خوێندنەوە بێ بۆ ئیکەوە تەندروستی بەرەو پێش بچێت و مێژکی بەهێز بێت. ئەوانی کە دەخوێنەوە لە هەموو لایەنەکانەوە پێش دەکەون و تەندروستیشیان باش دەبێت. ئامانجی سەرەکیمان ئەوەیە کە بەڕاستی خوێندنەوەی بێتە کەلتور بۆی کەەوە تەندروستیمان باش بێت لایەنی ڕۆشنبیرمان پێشکەوێت. پرۆژەکەش ئەوەیە کە لە هەموو قوتابخانەکانی هەولێر کە قۆناغی 1970 بنەڕەتیان هەیە بەشدارن ئەو قوتابخانە لەنەوە خۆیاندا پێشبڕکێ دەکەن یەک قوتابی هەڵدەبژێرن کە دەبێتە نوێنەری ئەو قوتابخانەیە. ئەو ڕۆکۆتا ڕۆژە دوای مانگێک ئەو پێشبڕکەی کە ئەنجامیان داوە ئێمە لێرە لیژنەیەکمان هەیە، ئەو لیژنای هەڵسەنگاندن بۆ ئەو قوتابیانە دەکات کە بەشداری ئەو پرۆژەیان. دوایەوە 10 کەس دەکرێنە نوێنەر بێگومان خەڵات داباشەکرێت بەسەر هەموو ئەو قوتابیانەی کە بەشدارن. دوایەوە 10 کەسیان دەکەینە هەڵبژێردرا و واتە پلەیەکەمەکان خەڵات تایبەتیان لە بۆنەیەکی تایبەتدا پێدرێت. بەرتوەکان 5 بەشمان دیاری کردووە بۆ نمونە لایەنی کۆمەڵاتی، لایەنی زانستی، لایەنی ڕۆشنبیری گشتی. ئەو 5 بەشمان دیاری کردووە مێژوویی هوەری. ئەو 5 بەشانە ئازادن قوتابیەکان چ کتێبێک لەو باشانە هەڵدەبژێرن بە ئازادی خۆیان. ئێمەش لە لیژنەکە سەنگاندنەوە دەکەین. بەڵێ هەیە بە زمانی ئینگلیزی کتێبی خوێندوێتەوە، هەیە بە زمانی عەرەبی خوێندوێتەوە و بە تورکمانیشی تێدایە. واتە ئەوەی کە حەزی بە چ زمانەوێ بە هەمان زمان دەتوانێت بخوێنێتەوە. ڕۆژەی داهاتوومانەوەی بەڕاستی کە ئیشاڵڵا بیکەینە هەموو کوردستان و دواتر بیکەینە هەموو عێراق. من دەمەوێت لێرەوە وا بکەین شاری هەولێر بکەینە چەقی بەرەو پێشبردننی خوێندنەوە لە هەموو عێراقەوە، بەڵکو لە 18 پارێزگا و 19 پارێزگای عێراقەوە قوتابیان بێن لێرە ئەو پرۆژەیە بکەینە ئامانجێک وا بکەینکەوە لە هەموو عێراق خوێندنەوە بێتە کەلتور. لە وڵاتانی دەرەوە ئەو پێشبڕکیانە هەیە بۆ نمونە لە دووبەی هەیە وا دەکەین بەڵکو ئیشاڵڵا لەو پێشبڕکیەوە وا بکەین ئەوەی کە هیچ نەبێت لە دووبەی دەکرێت ئێمە ئەوانە هەڵبژێرن یاخود دیاری بکەین. قۆناغی زۆرمان لەپێش. ئێمە ئەو پێشبەرچەیەمان ڕێکخستێ و کچالاکی قوتابخانەکان لەسەر ئاستی ئەو قوتابیانێکەوە 7 و 8 و 9 زیاتر ئەوە تەواو ئەو پێشبەرچەیە هانی قوتابیەکان دەداتن، هانی قوتابخانەکان دەدات تاوەکو بکەن قوتابی گرنگی بە خوێندنەوەی پەرتوو بداتن. تەوان پار ئەوەندە قوتابخانە بەشداری نەکردبوو، بەڵام ئەو ساڵ ڕێژەیەکی زیاتر بەشداری کرد کەواتە ئەوە بۆ هاندێرێکی زۆر باش. قوتابی زیاتر گرنگی بە پەرتوو دەداتن، مەسەلەن قوتابیمان هەیە دێدرێتن ئەمە زیاتر لە بەدە پەرتووکم خوێندیتەوە. دوای ئێمەش کە سەردانی قوتابخانەکانمان کردەوە و چالاکی قوتابخانەکانی پەروەردەی ناوەندی هەولێر مەسەلەن ئیشەکەمان سنوردار نەکردێت تەنها لە سەیەک بابەت بخوێنەوەکە. قوتابخانەمان هەیە بەس کە چوومە سەردانی قوتابخانەکەم کردیەوە هەم نەدیتێ، بەڵام کەچی دەبینم قوتابخانە هەیە قوتابی هەیە یعنی ئینگلیزی ئەوەندە جوانە کتابی خینتەوە بە ئینگلیزی و ئێستا لێرە ئێستەساریشی لێکرایەوە بە ئینگلیزی کەواتە ئەمە لێرەدا یعنی ئیشێکی باشمان کردو پێشکەوتنی قوتابیان و هەست و ئەوکاریان. کتێبەکەم باس لە بابەتەکەم ڕۆمانی مێژوویە، باس لە کچە کوردێک خانزاد دەکات کە 400 ساڵ بە لە ئێستا ژنیش لە بەڕێبردنی وڵات بەشداری تێدا کردووە و دەمێت پێتان بڵم هەر تاکێک لەم کوردستانە خانزادە و لە بەڕێبردنی وڵات شێر هەر شێر ئەو شێرەت نێربێت بێبێ. ئەم کتێبەم لە ماوەی 2 هەفتەدا تەواو کرد و کتێب پێم وانیە قوتابخانە تەنها بەس بێ بۆ کتێب خوێندنەوە. پێم وایە ئەو چاڵاکیانە زۆر باشە و دەتوانی بەهرەکان لەڕێ ئەو چاڵاکیانە پیشانی ئەو گەلی کورد بدەیت. زۆر باشە کە کتێب هاوڕێی مرۆڤ و زۆر سپاسی ئەو کەسان دەکەم کە کتێبیان داهێناو کە نووسی و یانە زۆر سپاس. ئەمڕۆ کتێبێکم هەڵبژار بە ناوی ژوورە سپیەکەم کە باس لە تەمەنی کوڕێکی تەمەن هەرزەکار دەکات. بۆیە ئەو کتێبم بە پاش بوو لەبەرەوەی کە لە تەمەنی ئێمەدایە و ئەو کوڕەش چەند هەڵەیەک دەکات لەوانەیە ئەو هەڵە لە ژیانی هەموماندا ڕوو بدات. بۆیە پێم باش بکە کتێبەکە هەڵبژێرم. کوڕەکە بەهۆی هاوڕێی خراپەوە خۆی لە زیندان دەبینێتەوە، ئینجا بیری دەکەوێتەوە کە کارێکی هەڵەی کردو و دەبێت دەست بکاتەوە بە خوێندنەکەی.
کتابەکەم تورکیا ناوەڕۆکی کتابەکە گونێشی و یاندرەڵم باس لە کوڕێک دەکاتن کە لە جیا ئەوەی خۆشەویستەکانی کودەجیتن لە ژیانەکەی ئەو سوودی بۆ من هەبوو چونکە ئەگەر ئەمە بەتەنێ بمینێمە و کول لە ژیاندا سەرکەوتوو بم. کتێبەکەمان لەسەر ژانی گەلە کە نووسەرەکەی بەنا ئیبراهیم ئەحمەدە لە ساڵان 1956 بڵاو کرایتەوە. باز لە جوامێر و کاڵێ دەکات کە کاڵێ تێدا دووجیان دەبێت و جوامێر دەڕات دا و دەرمانی بۆ دێنێ بەڵام جوامێر کە تێدا زیندانی دەکرێت 10 ساڵ زیندانی دەکرێتن کە جوامێر 10 ساڵ لە پاشان دێتەوە بۆ ماڵەکەی نە ماڵەکەی ما و نەژنەکانی و منداڵەکانی هەموو مردووە کە تیادێت لە پاشەوە دەڕاتە بۆ شاخ و دەبێتە پێشمەرگە لەسەر شۆڕش بچکە چونکە ئەو شۆڕشانە کوردان زۆر جار ستەم و شتیان تێکرایە بۆیە شۆڕشیان بەرپا کردووە.